مامۆمان وەک دەستپێکێک بۆ بەرنامەکانمان بە ساتێک بە پێوە وەستین بۆ گیانی پاکی شەیتان. تەنیا ئەوەیە کە ئێمە بتوانین ئاستی زانستی قوتابیەکانمان تاقی بکەینەوە و هەندێک یاخود بۆ چەند ساتێک قوتابیان لە پۆلەکان بینین دەرەوە بۆی لە بەرنامەیەکی زانستیە پرسیارێکە ناوبەناو پرسیارەکانەکرێت دوای ئەوە چارەکیمانەیە پێکەوە بیکەنەوە پێکەوە پرسیارەکان ئاسانە تەنیا پرسیارەکان دەبێت تۆ دەرەوەیە لە ڕستەی ڕزیێتە جوانە ڕزێ ناوێکی ئەلف بێلایەنە بە دوولایەنە جیم نێرە دال مێە. ئێمە وەکو لیژنەی کوردی بیرمان لە کردێتەوە چەند چالاکیەک ئەنجام بین. یەکێ لەو چالاکیانە پێشبڕکێی نێوان قوتابخانەکانە. مەبەستیشمان لەم پێشبڕکێیە بەڕاستی تۆزێ دوورخستنەوەی قوتابیە لە هۆڵەکانی خوێندن بۆ ئەوەی هیچ نەبێ بتوانین بزێ بخەینە سەر لێی قوتابیانمان و لە لایەکی تریشەوە هەوڵێکە بۆ ئەوەی یەکتر ناسینێک لە نێوان قوتابیانی دوو قوتابخانە دروست بکەین و توانای زانستی قوتابیانمان تاقی بکەینەوە تا لە چ ئاستێکایە. بۆیە بیرمان لەو کردوتەوە کە بەپێی تواناوە بەپێی ئەو کاتێک کە هەمانە چەند پێشبڕکێکمان ئەنجام ماوە و چەند پێشبڕکەیەکی تریشمان ماوە کە لە ڕۆژانی داهاتوە ئەنجامێ دەین بە هیوای سەرکەوتن.